پێم خۆش نییە باسی ڕقم بکەین بەڵام برادرانی کە قەراری قەرەبووکیان ناو جەنابی کاک بافڵۆوان درێغیان نەکردو من ڕازیم. ئەمە یەشێک بوو لەو بینایانەی لە کاتی شەڕەکەی لالەزاردا زۆرترین زیانی بەرکەوت. ئەمە ئەو هۆتێلەیە کە زۆرترین مقاومەی تێداکرا کە شەڕێکی زۆر لێرەداکرا بەڵام لێسادای بینن کارکردن تایدا بەردەوامی هەیە و سێ بەشی دیوی دەرەوەی بیناکە چاکراوەتەوە و ئێسامە بەشی پێشەوەیەتی کە لە ئێسادا کاری تێدا دەکرێت. لێرە کاعومەری لێیە کاعومەرگە فەرمیتە ئێرە ئەمە کارکردندا گەشتۆتە شووە قەرەبووەکەتان گەشتە شوێەوە. وەڵی لەخوای گەورە بەزیابێ ئێمە سێ لای لەیەکی چوار و دەستمان کردێتەوە بە ئیش سێ لای ئوتێلەکە دیوی دەروی واجیەکەیمان تەواو کردووە زۆر بە سەریعی و لەم ڕۆژ هاوەکو دیارە تقریباً 5 قاتی تەواو بووە لەم لاوە 3 قاتی تەواو بوو زۆر بە قوتەوە ئیشی تیاکەین و بە هیوایان بە زووترین کات پێشکەشی خەڵکی شاری سلێمانی بکەین. قەرەبۆکە گەیشت بەشۆ چکە زۆر باسی قەرەبووی ئەم بینایی تووەکرا و کە پارێکی زۆری تێچوو قەرەبۆکە گەیشت بەشۆ. والله و بڕەپارەی کە دانراوە تا ئێستا زۆر بە باشی ئیلتیزامی پێوە کراوە و ماگانە ئەم دەنێ و هیچ کێشەیەک نەبووە و قەتیش عەرقەلەم بۆ دروست نەکراوە ماڵیانەوە بێ ئێمە سوپاسگوزارین بە بەردامی پارەمانە دەنێ. ئەی وەکو بابەتی کارکردن و ئەمانە کێشتان بۆ دروست نەبوو تا ئێستا؟ نا بە هیچ شێوەیەک هیچ کێشەیەکمان بۆ دروست نەبوو و کەس کێشەی بۆ دروست نەکردوین و بە پێچەوانەوە ئیشمان بە هەر دائیرەیەکە بێ ئەڵەی بینایی هەموو تاک بە تاکی خەڵکی سلێمانیە ئەچینە دایرەی کارەبا هەمووی خزمەتمانەکە ئەچینە گەشت و گوزار خزمەتمانەکەن ئەچینە شارەوانی هەمووی پێیان ناخۆشەکە ئەم پرۆژێ وای لێ بەسەرهاتووە بۆیە شعور و سۆز و خۆشەویستێکی عەجیب هەیە بەرامبەر بەم پرۆژەیە هەموو خەڵکێک بەقەدر من حەزەکەن زوو تەواویکەن و کۆتایی بەم چیرۆکەش بێت. کاومەر زیانەکانی کە بەر ئێوە کەوت بە چەند ئەخەڵێنرا؟ واللهی زیانەکان ئیتر ڕقم زۆرە بۆی بیخەمڵێنی بەڵام شتەکان زۆر گۆڕاوە سعر زۆر گۆڕاوە بەبوونی ئەم شەڕی ئێران و بەستنی گەروی هورمز و ئەوانە ڕقەمەکان زۆر گۆڕاوە ئیسا مەسەلەن پارچەی بەردەگەر پێشتر بە مەبلەغی کڕبێتمان ئیسا بە دووقاتەی کڕین بەنزین گران بۆ هەموو شتێک گران بووە بۆیە هیچ خەمڵانێک نییە بۆ وەزع. یعنی مەبەستمە قەرەبۆکە چەندیان بۆ نووسیت؟ واللهی پێم خۆش نییە باسی ڕقم بکەین بەڵام برادرانی کە قەراری قەرەبووکیان ناو جەنابی کاک بافڵۆوان درێغیان نەکردو من ڕازیم. واتە بەزیاوە کراوەتەوە؟ لەخوا بەزیابێ من ڕازیم. دەستەکانە خۆش بێ. ئەمە کەیتەوە ئەبێ ئەمە کەیەکرێتەوە بە ڕووی گەشتیاران و میوانان و خەڵکی شاری سلێمانی؟ واللهی بەس واجیەکەی تەواوکەین چکە واجیەکە بەڕاستی زۆر زەرەری بەرکەوتووە ئەبێ هەموو واجیەکە بین نەخوارەوە و بیشکێنین و چیمەنتۆکەی پشتی و جاریچکە دابنرێتەوە تعمیر زۆر قورسترە لە دروستکردن بۆیە بە قورئان وەختم لا نییە بەس ئینشاءڵڵا تا سەری ساڵ واجێ ئەم لایەش تاواکەین و بە بەردەوامیش لە ناوە ئیشەکەینەوە تا ئەگەر برادەران ئەو هینە پیشان بن و کرێکارانە ئەوە لە عەرزی و لە مەتبەخ و لە ناوەوە و لە تەبرید و لە هەموو شوێنەکە ئیشەکەین. لەخوا بەزیابێ. باخە و زۆر جوان دروست کردووە و شوێکی تایبەتی تیا کردووە. بەڵێ ئەم سەوزای و چی بوو چارە بیناکەت ماوێتی؟ واللهی بڕیار بوو زووتر بیکەینەوەی تەرۆشتانە ڕویانە خەڵکی سلێمانی زۆر لەمە جوانترین قابیلە. زۆر سپاس بۆ بەڕێستان بە هیوای کە سەربەرسەق بێت و بوێ بەیەکی لە بینا جوانەکانی شاری سلێمانی. بەڵێ ئەوەی کە جوبیستی بوو نەمە تایبەتە بە قەربووکردنەوەی ئەم هۆتێلە گەورەی شاری سلێمانی کە ئەمەیشە بوو لەو بینایانەی زۆرترین زیانی بەرکەوت کە ئەمە بە ناوی سەن ریزۆرتەوەیە ڕووبەرێکی گەورە و بەرفراوانی هەیە و تایبەتمەندی جیاوازی هەیە و لێسادا کارکردن تیایدا بەردەوامە.